بناوی خواهی گەورە و میهرەبان دکتۆر گیان پرسیارێکمانە بە زەحمەت نەبێ ینی بوونی کۆمەڵێک بۆچوونی جیاواز لەبارەی جەنابتەوە کە بۆچوونەکان سەرڕای ئەوەی کە جیاوازن هەمووشیان دژ بە یەکن ینی ئەگەر لە ڕوانگەیەکی فکریشەوە سەیری ئەم بابەتە بکەین بۆ دەردەکەوێت زۆرێ لە دژبەیەکی هەیە ینی بۆ نمونە ئەگەر پرسیار لە کەسێکی ئەلمانی بکرێت کەسێکی سیکۆلار کە بە مانای گوشە سیکۆلار بێت نەک ینی لە مانای گوشەکە تێنەگەیشت بێت کە پرسیاری لێ بکرێت لەبارەی جەنابتەوە بەش ئەن تێگەیشتنیان بۆ جەنابت ئەوەیە کە تۆ پێت دەڵێن داعشی خەوتووی لە بەرامبەر ئەوەش ئەوەی کە بە مانای گوشە داعشە کە ئەم فکرەیە لە نێو خەڵکدا بڵاو دەکاتەوە کە پرسیاری لێ بکرێت لەبارەی جەنابتەوە دەڵێ دکتۆر عەبدوڵەتیف پیاوی سیکۆلارەکانە یعنی ئەمیان بەولا دادن ئەمەتیدان بە عقارێکی الحمد لله وكفى الله المؤمنين القتال والله یەکتریان دایەوە پرسیار لە کەسێکی حزبی بکرێت ئیسلامی ینی زۆربەیان تێڕوانینیان لەبارەی جەنابتەوە ئەوەیە کە ئەڵێن کەسێکی مەدخەلیە ئەوەشی بە مانای وشە مەدخەلیە دەڵێن حزبیە و ئیسلامیە ئەوەی کە سۆفیا دەڵێ پیاوی ئیسرائیلە ئەوەشی کە پیاوی ئیسرائیلە و بەکرێ جیلایی ئەوانە دەڵێن ئیسلامەتیەکمان دەوێت کە باو باپیرانی ئێمە لەسەری بوون یعنی ئەوەی کە ئەمڕۆ سۆفیەکان باگەشی بۆ دەکەن زۆرشمە خۆش دەوێت لەبەر خۆی گەورە خۆشی بێن برای گیان بارەکە الله فیک وەڵا ناکرێت ئینسان لە یەک کاتدا هەم پیاوی دەسەڵات بێ هەم داعشیش بێت خۆش دەزانی هیچیان نین پیاوی ئەو دینە نەبێ ئینشاءالله هیچ شتێکی تر نین خۆی گەورە لێمان قبوڵکە بەڵام زۆر کەسێ تێناگا کە تۆ لەگەڵ دەسەڵات دانیشتی بۆ قسەیەکی خێر بۆ مۆزوعێکی خێر کە لە خزمەتی دین و میلەتەکەدایە ئەو ناوێ بزانێ بۆچی دانیشتووی یەکسەر گومانی دڵڕۆشیەکەی خۆی حازرە و کاکە هەنەتان بینی فلان لەگەڵ فلان دانیشت چی بوو یعنی خۆ موسا لەگەڵ فرعون دانیشت نە من دەگەمە پەنجەی موسا لە چاچێتیدا نە سەرکردەکانی ئێمەش بوونەتە فرعون یعنی کاتە چ تاوانێکی تێدایە بۆیە برای بەڕێزم هەر یەکە چاویلکەی خۆی چۆنە خەڵک ئاوا دەبینێ کە سووری لە چاو کردوا دەزانێ خەڵک هەمووی سوورە شینی لە چاو کردوا دەزانێ خەڵک شینە ئەوە مشکلەکەیە بەهەرحاڵ الحەمدولله خی گەورە لەسەر ئەو دینە ئیستیقامەتمان پێ بدا غەیری خزمەتی دینەکە بەخوا هیچ هەدەفێکی ترمان نییە برای من